تیپی تۆپی پێیانەی هەندرێن ماوەی نزیکەی 2 مانگا لە نێو ئامادەکاریدایە بۆ وەرزی نوێی خولی نایابی کوردستان. تیپەکە لە 3 وەرزی ڕابردوو ڕکابەری سەرەکی بەدەستێنانی نازناوی خولی نایابی کوردستان بووە، بەڵام دوا هەنگاوەکانی سەرکەوتنی لێوە بەرهەم نەهاتووە. ئەم ساڵیش هەمان ئامانجی هەیە. بەڕاستی ئامانجی تیپەکەمان ئەو سار وەکو پارساڵ و ساڵایەنتر نییە. ئەو ساڵ بە جیاوازی هاتوینە ناو ململانەیەەکە، یعنی ئەو سا تیپەکەمان لە کۆمەڵە لاوەکی یانەی وەرشی هەندێن کە لە لاوان بوونە پار هاتوونەتە پێشەوە. ئەوانە هیوادارین ئەنجامێکی باشە هەبێ بخۆتان دەزان پارساڵ و ساڵایەنتر ئەمە زۆر احتمادمە لەسەر یاریزانی پیشەگەر دەکرد، یعنی 6-7 یاریزانی پیشەگەرمان بەڕێ کردیا. ئەم ساڵ 3 یاریزانمە هێنا و کاینتر هەمووی لاون. ئەو ساڵ ئێمە پشتیوان بخوای تەوەقعت ئەەکەم ڕکابەریمان زیاتر بی لە ساڵان پێشوو. هاوشێوەی چەند ساڵی ڕابردوو دڵشاد معروف ڕاهێنەری تیپەکەیە، بەڵام گۆڕانکاری بەسەر ستافەکەی داهاتووە. ڕێناز ئیسماعیل یاریدەدەرێتی و شاخەوان عارفیش ڕاهێنەری توانای جەستەی و فاخیر عەلی ڕاهێنەری گۆڵپارێزانە. ئەو کێشانەی کە هەمان بوو پارساڵ دامانایە ئەو ساڵ ئەو کێشانەمان نەبی، یاخود ئەو کێشانەی کە ئەمە بە کێشەی دادێنە ناوەڕاستی دەوری کە توشمان بوو، یاخود نانێژەمە ببینە پاڵەوان پلانمانەیە ئەو ساڵ برێم تووشی ئەو کێشانە نەبین. ناڵێم ئەو ساڵ لە پارساڵ وەکو برێم یاریزان مەجموعە یاریزانێکی گەورەمان لە یانەکە بە ئەو یاریزانن ڕۆیشتون. لە بای ئەوانە هەندێک برێ مەجموعە یاریزانێکی گەنجمان هینە، دەمانێت بەو یاریزانە گەنجانە برێم تەواوکەری ساڵەکانی کە بینێت. چۆمە 1-2 ساڵ لە باش هاتوین، پێشمان وایە ئەو تیپە هەرچێ برێم یاری بکاتن لەوانێت تیپێکی باش لەبەرەوەی عنسوری ئەساسیەکانمان مایە لە تیپەکە. تیپی تۆپ پێیانەی هەندرێن چەند وەرزێک کە سەقامگیری بە خۆیەوە بینیوە، کەمترین گۆڕانکاری ئەنجام داوە لەگەڵەوەی 7 یاریزان تیپەکەیان جێهێشتووە، بەڵام تەنها 4 یاریزانی نوێ هاتۆتە تیپەکە و 2 یاریزانیش لە تیپی لاوان سەرخراون. درێسی هەندرێن دەپۆشن لە وەرزی نوێی خولی نایابی کوردستان. بە شێوێکی جیاوازە ساڵایەنتر باش خۆمان ئامادە کردووە. کۆمەڵێک یاریزانی لاومانێ و لەگەڵ کۆمەڵێک یاریزانی بازمون وا دەکات کە ئەم ساڵ جیاواز دەرکەوین و هەست دەکەمەوە جیاواز بوونەش ئەوەیە کە ئەم ساڵ بە گروتینێکی باشەوە بەدەرکەوتین. ئینشاڵڵا دەکەین ئەم ساڵ خولی نایابی کوردستان بەدەست بێنین. ئامانجمانەوەیە. یانی هەندرێن خاوەنی نازناوێکی خولی نایابی کوردستانە، 12 ساڵە بە هیوای ئەوەیە جارێکی دیکە بە نازناوەکە شاد بێتەوە. ئەم وەرزە بە گروتینێکی جیاواز هەوڵی بۆ دەدات. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.